سڵاتان لێ بێم کاتتان باش بەرنامەی ڕووماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. هەفتەی ڕابردوو شاندێکی باڵای وەزارەتی کشتتوکاڵی هەرێم بە سەرۆکایەتی وەزیری کشتتوکاڵی هەرێم گەشتە بەغدا و لەگەڵ بەرپرسانی باڵای وڵاتە بەتایبەتی وەزارەتی کشتتوکاڵ، وەزارەتی بازرگانی و لیژنەی کشتتوکاڵی پەرلەمانی عراق کۆبووە. لە کۆبوونەوەکاندا باسی چی کرا؟ بەتایبەتی ئەوەی کە من مەبەستمە و کردومە بە عیلمانێک بۆ تەوەری گفتوگۆکەم لەگەڵ میوانەکەم بابەتی بە بازاڕکردنی گەرمی جوتیارانە. لەسەرم بابەتە چی نوێ هەیە؟ ئایا هەمان بە هەمان میکانیزمی ساڵی پێش و حکوومەتی عراق گەرم لە جوتیارانی هەرێم دەکرێتەوە یان میکانیزمەکە بۆ ئەم ساڵ جیاوازە؟ بەتایبەتی ئەوەی کە پەیوەندی بە جۆر و بڕی نرخی گەرمەوە هەیە بۆ ئەم ساڵ، ئایا نرخەکەمان نرخی ساڵانی پێشووە یان ئەو بابەتێک کە پەیوەندی بە چۆنێتی ڕێژەی وەرگرتنەوەی گەرمەوە بوو. بەتایبەتی ساڵی پارێمە دەزانین کە هەندێک لە بەربوومی جوتیاران بە حکمی ئەو ڕێژەی کە دیاریکرا بە حکوومەتی عراق لەوە زیاتری وەرنەدەگرت، ئەمەش کە دەبووە مای کێشە بۆ جوتیاران و بەرهەمەکانیان ساخ نەبووە. بۆ ئەم بابەتە بە دیاریکراوی وەزیری کشتتوکاڵ لەگەڵ بەرپرسانی وەزارەتی کشتتوکاڵی عراق چی وتووە؟ هیچ بڕیار و ڕێنمایەکی نوێ هەیە بۆ بابەتە؟ حتمما لەگەڵ هەموو ئەمانە بابەتی بە پیشەسازیکردنی بەروبوومی خۆراکی و دۆخی کشتتوکاڵ بە شێوەیەکی گشتی دەکەمە تەوەر و گفتوگۆی زیاترم لەگەڵ میوانەکەم بە ڕێز کاک جوتیار خالید بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی سلێمانی دەبێت. کاک جوتیار سپاس بۆم دەرفەتە بەخێر بێت. زۆر سپاس بۆ جەنابتان. هەر بۆ هین من جێگری بەڕێوەبەری گشتیم جێگری بەڕێوەبەری گشتی ببوورە. دەست خۆش بێت. ئاشکرایە کە پرسی گەرم پرسشی گرنگە لە هەرێمی کوردستان. کاک جوتیار من هەر پرسیارەکە بەو شێوەیە بیکەم بە دیاریکراوی لەبەرەوەی بەڕێزت کاتتەوێ بۆ وەڵامدانەوەی پرسیارەکە لە بابەتی سەردانەکەی شاندی وەزیری کشتتوکاڵەوە بۆ بەغدا دەست پێ بکەین. پێم خۆشە ئامانجیم سەردانە چی بوو و ئەوەی لە کۆبوونەوەکاندا باسکرا بە دیاریکراوی لەسەر چی بابەتێک بوو؟ بەڵێ دەستان خۆش بێت. سواس بۆ جەنابتان. ئاشکرایە کە پرسشی گرنگە لە هەموو جیانە و لە هەرێمی کوردستان بەتایبەتی لەبەرەوەی ڕاستەخۆ پەیوەندی بە ئاسایشی خۆراکەوە هەیە و ژمارەیەکی زۆر لە هاوڵاتانی هەرێمی کوردستان کە جوتیارن و ساڵانە بژێوی ژیانیان لەسەر بابەتی بەرهەمهێنانی گەرمە. ئێمە چەندین ساڵە بێت پرۆژەی بە بازارکردنی گەرم هەیە لەلایەنکە لەلایەن حکوومەتی عراقی فدرالیەوانی ئەکرێتەوە هەرێمی کوردستانیش بڵین وەکو بەشمول لە بۆی کە گەرم لە جوتیارەکانیان وەربگیرێتەوانێ. شاندی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی جەنابی وەزیر و ئەو وەفدی کە وەریەتی هەفتەی پێشوو لە شاری بەغا بوون بە ئامانجی ئەوەی کە بتوانن چەندین ساڵە ئێمە ئەو کێشە و گیر و گرفتانی کە لەلایەن حکوومەتی مەرکەزی عراقیەوارێ دروست بووە بتوان کە جەنابیان لە هەوڵی ئەوەدا بوون کە بتوان چارەسەریکەن و بتوان کە هەمان ئەو مافانی کە ئەدرێ بە جوتیارێکی ناوەڕاست و باشووری عراق بتوانن کە هەمان ماف بدرێ بە جوتیارەکانی هەرێمی کوردستان و بێبەش نەبن لە پرۆسی بە بازارکردن و هیچ جۆرە ڕێژەیەک داننرێت بۆ ئەوەی کەوا جوتیاری ئێمە پابند بێ پێوەی. هەمومان ئەزانین کە لە حکوومەتی عراقی فدرالی ساڵانە کە گەرم وەرئەگرێتەوانەیە بڕێ بە شێوەیەکی ئازادانەوە لە جوتیارەکانی وەرەگرێتەوانەیە جوتیار چەندی بەرهەم هێنابێت لە عەرزە زەویەکەیە حکوومەتی عراقی لێ وەرەگرێتەوە. بەڵام ئێمە چەندین ساڵە ئەم پرۆسەیە بەڕاستی وای کردووە کە ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان و جوتیاران بەردەوام لە گرفتی ئەوەی کە نسبەتێک ڕێژەیەک دانێن بۆ هەرێمی کوردستان و ئیکەن بە ماڵ بەسەرمانەوانەیە بۆی کە لەو ڕێژێن ئێمە نابێت تێپەڕین. لەبەر ئەوە کاک جوتیار ببوورە ئەو نسبەیە کە حکوومەتی عراق لە ماوەی ساڵانی ڕابردوو دایناوە بڕەکەی چەند بوو؟ ینی ساڵی پار 500,000 تەنگان بەدانا بووین. خۆ یەکەم جار 375,000 تەنگان بەدانا بووین. باشە. دوجار ئەوە بوو دوو جار جەنابی وەزیر وەفدێکی ناردە بەغا و بە زەختێکی زۆر کە لایەن حکوومەکانیش لە خەڵبۆ بوون توانیان کە بتوان بگەێنە 500,000 تن. و ئەم ساڵ بەڕاستی بۆی کە ئەو کێشەی دروست نەبێتوانێت جەنابی وەزیر بە سەرۆکایەتی خۆی و وەفدی یاوەری سەردانی هەموو ئەو لایەنە پەیوەندیدارانیان کردووە لە وەزارەتی کشتتوکاڵی عراقی لە وەزارەتی کشتتوکاڵی بڵێن بازرگانی عراقی و لە هەموو ئەو پەرلەمانی عراق و بە هەمان شێوە سەرۆکایەتی عراق ئەمانە هەمویان هەوڵیان ناوە کە ئەم کێشەیە بگەێن هەموو ئەو جێتانی کە پەیوەندیدارن بە بابەتەکەوانێ و بتوانن کە ئەم کێشەیە کە هەرێمی کوردستان هەیەی چەند ساڵە بتوانین ئەم ساڵ بنبڕیکەین
و هاوتای هەموو ئەو جوتیارانی کە لە ناوڕاست و باشووری ئەم مبادرە و پێشنیارەی وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی حکوومەتی هەرێم لەلایەن بەرپرسانی باڵای بەغداوە چۆن پێشوازی لێکرا ئەرێنی بوو یان نەرێنی هەتا ئێساکە ئەوەی کە ئێمە بزانین هەموو لایەنەکانی کە پێوەدەدارن بە بابەتەوانێ هەمیان بە شێوەیەکی ئەرێنی پێشوازی لە بیرۆکەکە ئەکەن و بە مافی جوتیاری هەرێمی کوردستانی ئەزانن کە هاوتای جوتیارەکانی هەرێمی بڵێ ناوەڕاست و باشووری عێراق بێت بۆی کە بتوانن گەرمەکانیان بە شێوەیەکی ئازادانە چەندیان بەرەم هێناوە لە سیالەکانی هەرێمی کوردستانە وەربگیرێتەوانێت. ئەمڕۆ جارێکتر جەنابی وەزیر و وەفدەکە سەردانی بەغا ئەکەنەوەی بەیانی کۆبوونەوەیان هەیە لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان جارێکتر لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵی عێراقی و لەگەڵ وەزارەتی بازرگانی عێراقی بۆی کە بتوانن قەراری نهایی و بڕیاری نهایی بدرێت لەسەر ئەوەی کەوا هیچ جۆرە ڕێژەیەک بڕێک دانەنرێت بۆ هەرێمی کوردستان و بتوانن هەموو جوتیارەکان بە شێوەیەکی ئازادانە لە سایلەکان بتوانن گەرمەکانی ڕادەست. سەردانەکەی ئەمڕۆی وەزیری کشتتوکاڵ لە ماوەی کەمتر لە 2 هەفتە 2 جار دەچێتە بەغدا ئەوەی ئەمڕۆ پەیوەندیدارە بە وەرگرتنەوەی ئەو پێشنیارانی کە لە هەفتەی ڕابردوو داوێتە شاندەکەی بەغدا یان بۆچی بۆ بە دیاریکراوی ئەمڕۆ کە چۆنەتە وەزارەتی بڵین کشتتوکاڵی عێراقی و بازرگانی عێراقی کۆمەڵێک داواکاریان هەبووە لە حکوومەتی لە وەزارەتی کشتتوکاڵی عێراقی ئەوەیە کە ئێمە هەموو ئەو داتانی کە بڵێ ئەو داتانی کە ئامادەکراوە لە وەزارەتی کشتتوکاڵی خۆمانەوانەیە هەر هەمووی بە شێوەیەکی ڕێکوپێک بخرێتە سەر سیدیەک و ئامادەکردنی هەموو جوتیارەکان و بۆ ڕووپێوی کە کراوە ئێمە وەکو وەزارەتی کشتتوکاڵی عێراقی پێشتر بۆی کە بتوانین بڵێ مزلاقەتێک بین بە بەغا لە ڕێگەی وەزارەتی پلاندانانەوانێ بڵێ مەسحێکی جەوی هەموو ئەو مەسەحاتانی کە بەگەرم چەندراوە لە ساڵی 2024 ئەنجام درابوو و داوای ئەویان کردووە کە ئێمە دەستنووس نووسراوێک ئامادەکەین کە پشتڕاستی ئەو مەسحەب کاتەوانێ کە لە هەرێمی کوردستان ناکراوە ئەمان هەر هەمووی ئامادەکراوە و ئەمڕۆ شاندەکە کاچێتە وەزارەتی ئەچێتە بەغا لەگەڵ خۆی ئەیبات و بەیانی بۆ مناقەشەکردن و هەر بۆ زانیاری بەڕێستان تقریباً پێشەوەی کە شاندی وەزارەت بچێتە بەغا شاندێک لە وەزارەتی عێراقیەوانێ سەردانی هەرێمی کوردستانیان کرد و چەند لیژەیەکیان دروست کرده بوو ئەم لیژانە هەمووی کەسانی پسپۆر بوون لە بوارەکانی گەرم و GIS و بڵێ مەسح و ئەمانەیە سەردانی پارێزگەکانی هەبوو هەرێمی کوردستانیان کردووە سەردانی پارێزگای سلێمانیان کرد ئێمە خۆمان لەگەڵیان نابووین و بە واقعی ویستیان واقع حاڵی کشتتوکاڵی سلێمانی هەموو هەرێمی کوردستان ببینن و بزانن ئایا ئەو گەرمانی کە چێنراوە لە سنوورەکانی بڵێ قەزا و ناحیەکانی پارێزگای سلێمانیە بە واقعی وایە و ئەو مەسحێکە کردومانە ئێمە کە لەلایەن وەزارەتی کشتتوکاڵەوە کراوە ڕاستە تەواوە ئەم سەردانە گومان و دوودڵیەکانی شاندی حکوومەتی عێراقی ڕەواندەوە لە بابەتی بەداداکردنی ڕوبەری چێنراو لە هەرێمی کوردستان ئەوان خۆیان پێیان باش و کە مەسحی بڵێ سەردانیش مەیدانی بکەن بۆ ئەو ناوچانە و سەردانەکانیان بە شێوەیەکی عەشوایی بوو یعنی ئەوە نەبوو بەسە بڵێ ئێمە بوانین کە دەبێتن خۆیان بە عەشوایی سەردانی شوێنێکیانە کردو و سەردانی فەلاحەکانیشانە کرد بە شێوەیەکی عەشوایی لە ئەنجامە گەشتنەوەی کەوتیان ئێمە ئەوەی کە بینیمانە بە واقع حاڵ لە ئێوە بەو شێوەیە نەبووە کە تێگەێنراوین و بۆمان دەرکەوت کە لێرە مەسەحاتی حەقیقی هەیە بڕێکی باش لە گەرمی چاک هەیە کە نوعەتێکی زۆر باشە ئەمانە هەمووی وای کەوتی ئێمە کە چینەوە بە بەغا ئێمە پەیامی خۆمان بە مزداقێتەوە ئەگەێنین کاک جوتیار خۆی ئەم بابەتی بەدگومانی حکوومەتی عێراق و وەزارەتی کشتتوکاڵ لە جۆر و بڕی زەوی چێنراو لە هەرێمی کوردستان سەرچاوەکەی لە چیوە یعنی دروست بووە بۆ ئەم گومانەی هەیە لە بابەتی بەداتاکردنی ڕوبەری چێنراو لە هەرێمی کوردستان یعنی ئەمە پرسیارەکەیە بەڵێ خۆی کێشەکە لە چیایە بەغاڵە ئێوە ئەو مەسەحاتانی کە ئێوە ساڵانە بۆ ئێمە ئێنێرن مەسەحاتێکی حەقیقی نییە و ئەو ڕوبەری کە ئێوە بەگەرم ئەچێنن باش ئەم ڕوبەرە ئێوە نیتانە ئێوە زیانوسن ئەو ینی خۆشببختانە وەکو باسم کرد ئەو شاندەکە هاتن خۆیان باواقعی ئیشەکانیان بینی و پاڵپشتیی بڵین ئەو مەسحیکە کرا لەلایەن وەزارەتی پلاندانان وەزارەتی کشتتوکاڵەوانەیە بڵێ تقریبان بە چاڕوونیشی باشیە بە وەفدەکە کە نەخێر ئێمە ئەو مەسەحاتانی کە چاندومانەوە ئەو ناوانی کە نێرین ساڵانە بۆ ڕوبەرانی کە جوتیارەکان بەدەستیانەوەیە بەشی زۆربەی زۆری ینی هەموو داتای حەقیقین و ڕاستن و
و هیچ جۆرە هینێکی کاک جوتیارم داتایە لە بینی هەرێم و بەغدا جیاوازەکە چەندێکە بۆ نمونە ئەوان هەتا ئێساکە ڕاستەکی پیان نەوتین بڵێ مەساحاتی ئێوە ئەمەە ڕقەما یعنی بڵێ مەسەن بڵێ ئێوە بڵێن وەکو هەرێمی کوردستان 4 ملیۆنتان هەیە بەچی پێوەێ دەڵێن ئەم ڕێژەیە زۆرە گومانێکە ئەم گومانە لای خۆیان دروست بووە گومانێکە دروست بوو و چەندین ساڵە ئەم گومانە هەیە و ئەوان هەتا ئێساکە هەنگای ئەویان نەنابوو کە خۆیان بێن لە نزیکەوانێ واقع حاڵی کشتتوکاڵ لە هەموو هەرێمی کوردستان و ببینن بەڵام ئەم جاریان بەڕاستی کە وەفدەکەیان هات وتیان شاءڵە ئێمە چەند ساڵۆ پێش بەهاتینایە و بمانتوانەیە کە ئەم شتانەمە بە واقعی خۆمان ببینایە بۆی ئەو وێنەی کە هەیە بە واقعی لەسەر هەرێمی کوردستان لە ڕووی بابەتی گەنم و مەساحەتی گەنم و جوتیارەکان و ئەمانە ئێمە ئەو کاتە بانگیانەیە بۆ ئەوەی کە ئەم کێشانە لە ئێستا دروست نەبێت چاوەڕوان دەکرێت ئەم بابەتە چارەسەر ببێت لە سەردانی ئەمجاری وەزیری کشتتوکاڵ وەڵاهی هیوامان زۆرە چکەکەم ئەم جاریان جەنابی وەزیر زۆر ینی بەبەستێتی کام کێشەیە چارەسەر بکات و حکومەتیش هەر بە عام بڵێ هەموو دام و دەستگاکانی حکومەت کە پەیوەندیدارن لە بەغا هەمیان ئەیانوێ ئەم پرسە چارەسەرکان و جارێکی تر سەرلێ ئەم بابەتە ینی سەر هەڵنایەتەوە قسێ لەسەر نەکرێت و هەموو ساڵێک دەکایەتە سەر پرۆسی بە بازارکردنی گەنم لەلایەن جوتیارانەوانێ وەکو ئەوان وەربگیرێتەوە گەنم لێیان بڕی زەوی چەندراو بە گەنم بۆ ئەم ساڵ چەندێکە ئەوەی کە لە ئێستا چەندراوە دەست لە پارێزگای سلێمانی تەمان ملیۆنێک و نزیکی ملیۆنێک و 200,000 دۆنما و لەسەر تاسەری هەرێمی کوردستان نزیکی 3 ملیۆن دۆنما بەڵێکە لە هەموو هەرێمی کوردستانە چەندراوە پێشبینی یەکەین کە بەرهەمان ئێمە وەکو هەموو هەرێمی کوردستان لەسەر و ملیۆنێکەوە بێت ملیۆنمان بەس پارێزگای سلێمانی تەسەوڕێکین لە حدودی 550 بۆ 600,000 تەنگمان هەبێت کە بەرهەمان هەبێت بۆ ئەم ساڵ ئینشاءڵڵا و هیوامان وایە کە حکومەتی عێراقیش بتوانێت کە ئەم بڕە بە کاملی لە هەموو جوتیانە وەربگرێتەوانێ کاک جوتیار ئەگە گریمانی ساڵانی ڕابردوو دابنین و هەمان گرفت دووبارە بێتەوە و حکومەتی عێراق تەنها ڕێژەیەکی کەم کە 500,000 تۆنە لە جوتیاران وەری بگرێت ئەو ڕۆژەی کە دەمێنێتەوە لە زیادەی گەنم چۆن مامەڵی لەگەڵدا دەکەن بە بازارکردنی گەرمی جوتیاران لە هەرێمی کوردستان دەکرێت ئەم بابەتە یان هەر دەبێ بچێتەوە بەغدا خۆی ئەگەر ئێمە حکومەتی عێراقی هەرێمی کوردستان پابند کا بۆی کە بڕێکی دیاری کراو لە گەنم وەربگرێتەوە لە جوتیاران ئەو بڕی کامێنێتوانێت لە ئێستادا بەدەلەوە بڵین بەزاتی کشتتوکاڵ عقدێکی لەگەڵ دوو کۆمپانیان کردووە بۆ وەرگرتنەوەی گەنم لە جوتیاران لە دوای ئەو پرۆسەیە ئەویش تەوان ساڵانە ڕێژەیەکی دیاریکراوە کاتواری وەری بگرێتەوە دوو کۆمپانیایە بەدەلەوە ڕاستەکەی ئەوەی تری ئەبێ جوتیاری لە بازاری ڕەشەوی فرۆشێتەوە و بە سعرێکی کەم بەڵام جاری وا هەیە بازرگانەکانی بڵین باشوور و ناوەڕاستی عێراق لە بەغاوانێ یەن ئەمانە ئەو گەنمی کە لە جوتیاری خۆمان ماوەتەوانێ وە بە سعرێکی کەمتر لەوەی کە لە حکومەتی عێراقی دایناوە بۆی وەری بگرێتەوە لیان ئەیکردنەوە لە جوتیارەکانمان و ئەیبەنەوە بۆ بڵین جنوب لە جارێکی تر ئەوان خۆیان تەسلیمی سیارەکانی خوانی ئەکەنەوانێ و لە بازارەکانی خوانە ساقیەکەنەوانێ ئەمە بۆتە سەبەبی ئەوەی کە وەکووتم ینی ئەبێتە سەبەبی ئەوەی کە ئەمە کاریگەری هەیە بۆ لەسەر وەرنەگرتنی تەواوی گەرمی جوتیارانی هەرێم ینی ئەمە دەکرێت و هۆکارێک سیر بکرێت کە حکومەتی عێراقی مبەڕێری ئەو بێنێتەوە کە ناتوانێت تەواوی گەرمی جوتیاران وەربگرێت خۆی حکومەتی عێراقی بەو شکڵە ئەو بەرە ناهێنێتەوە ئەو بەڕێ هێنێتەوە لە ئێوە مەساحەتان کەمە و ئەو بڕێک کە ئێوە نووسیوتانە ئێوە ئەو بڕە ئینتاجەتان نییە لە هەرێمی کوردستانە لەبەرەوە من پابەتانەکەم بە کەمێتێکی دیاریکراو لە گەنم وەرگرتنەوە بەڵام لە پشتێوانەیە لەو دیوانەیە ئەم پرۆسەیە جێبەجێەکرێت ئەوەی کە ئەمێنێتەوە لە دەستی جوتیارەکان و حکومەتی عێراقی وەری ناگرێتەوانەیە کۆمەڵێک لە بازرگانی خوارەوەیان لە جوتیارانی خۆمانی ئەکردنەوەوانێ و ئەیبەنەوە لە سایلەکان جوتیار هیچ بڕە گەنمێک لە دەرەوەی دەواازەکانی هەرێم دێتە ناو هەرێم بۆ ئیجارێکی دیکە لە بەغدا ساغ بکرێتەوە چونکێک لە مبەڕێرەکانی بەغدا بە دیاریکراوی ئەمەیە نەخێت ئێمە وەزارەتی کشتتوکاڵ و وەزارەتی بازرگانی هەموو ساڵێک زۆر پابەت دەبن بۆ بابەتەوانێ و لە کاتی پرۆسی وەرگرتنەوەی گەنمە هەموو ڕێگاکان و هەموو سنوورەکان داخرێت بۆی کەوانەیەڵەن هیچ جۆرە گەنمێک بێتە ناو شارەکانی هەرێمی کوردستانەوانەیە ئەگەر گەنمێکیش هەبێت بێت ئەو لە
بڵێ لە باشوور و خۆیان وەزاتی بازرگانی عراقی ڕێگەی پێەیە ئەوش لەژێ کۆنتترۆڵایە کە زیاتر ئێنێرن بۆ ئاشەکان و بەوەتی مەسەلی کردنی بە ئارد و تۆزیەکردنی بەسەر هاوڵاتیانە بەڵام لە ئێستادا ئێمە هەموو جۆرە ڕێگەکاریی یاسایی گیرەوەتە بەر بۆەوەی کە هیچ جۆرە گەرمێک داخڵی پارێزگاکانی هەرێم نەبێت و لە حد شوێنێکە ئاگداری ئاسایش و هەموو جێتە لایەنە پەیوەندیدارەکان کراوەتوانێ کە نابێت بە هیچ شوەیەکی یەکچوو لە گەنم بێتە ناوەوانێ. ئەمە هەنگی باشەیە لە نێوان ئێوە و وڵاتانی دراوسێ بۆم بابەتە بەدڵنیاییوانێت تۆ کە لە شوێنیشی لە کاتی پرۆسێکی وایە دەواازەکان هەمووی داخرێت لەسەر بابەتی هێنانی گەنم و ئەبێ و گەرمی کە هەبی گەرمی جوتیارانی خۆمان بێت و بۆی کە بتوانین ئەمە گەرمە جارێکە گەرمی جوتیارانی خۆمان لەو پارێزگای خۆمانە و لە سنووری خۆمانە ساخکەینەوانێ لەبەرەوە لەو کاتانە هیچ جۆرە گەرمێک تەمان ئەوان وڵاتەکان ئەیانوێ بێت وان مەسلحەتیان لەوەیە کە گەرم بفرۆشتنەوە بێتەنەوە سنووری ئەمەوانێ بەڵام ئێمە کە بازگەکانمان داخست و ڕێگەکانمان سنوورەکانمان داخست لیان لەسەر بابەتی هێنانی گەرم نایەت نەخێر. باشە دیارە نرخی گەنم بۆ ئەم ساڵ بە چەندێک دیاری کراوە لەلایەن حکوومەتی عێراقیەوە ئەوەی کە دیاری کراوە ئەم ساڵ هەمان سەری پارە 850,000 دینارە کە حکوومەتی عێراقی وەریەگرێتەوانەیە وتر ئینشاءالله پرۆسەکە بەرەوەەوە ڕوا دەست پێ بکە بە تایبەتی لە مەتەقەی گەرویانێکم شوێن کە دەست پێکە تەبانەمان بۆ جۆری پلەیەک ئەم نرخە دیاری کراوە خۆی ساڵان پلە بوو تقریبا تا پێراریش بە پلەوەرەێکی پلی ئەف و با و ئەوانە بەڵام لە ئێستا کراوە بە خەسم بڵێن پێڵەن داشکاندێن مثلەن سعرێکیان دیاری کردو ئەڵێ ئەگەر لە ڕووی پاچی و پیسی گەنمەکەوانێ بەڵێ ئەڵێ مەسەن دەرەج هینی داناوە دەرەجاتی هینی داناوە ئەڵێ ئەگەر بژاری لەوەنە دەرەجە زیاتر بوو خەسبینە سەدایەکی سیارەکەی بۆکەی ئەگەر لە بەسەرەن نەخۆشی توش بوو بە دەرەجەی ئەوەنە خەسبینە سەدا ئەوەی بۆکەیت بەم شکڵا ئەم پێوەرێکی باشە بۆ جوتێرانی ئێمە یان پێوەرە بۆنەکە باشتر بە بۆ چۆنی من خراپ نییە بە بۆ چۆنی من خراپ نییە ئەمە واکە کە جوتێران ئێمە بۆی کە هەوڵ بن بڵین لیان دانشکە لە ڕووی بارەکەوانەیە هەوڵ بن ساڵانە ئەتوانن کە بڵین زیاتر ئیحتیمام بە بابەتی چەڵگەکانیان و پاک و تەمیزی و بە دوور بن لە مەسەرەی نەخۆشی وانە و بتوانن چەڵگەکانیان بە شێوەیەکی زانستی بەرهەمبێنن بۆی کە لە کاتی وەرگرتووی پرۆسی گەنمە تووشی کەمترین داشکان ببن. ساڵانی ڕابردووی حکوومەتی عێراق لە جۆر و بڕ و شێوازی گەرمی جوتیاران هێرێم ڕازی بووە بۆ پێوەرێکە خۆی دایناوە بەڵێ گەرمی هەرێمی کوردستان هەر بۆ زێنەری بەڕێستان باشە ئەتوانم بەڵێمێکێک لە باشترین گەرمەکان کە لە عێراق وەرەگیرێتەوەنێ لەبەرەوەی کە ئێمە هەرێمی کوردستان بە شێوەیەکی عام ژینگەیەکی لەباری هەیە بۆ بەرهەمهێنانی گەنم و ئەو ئەسنافانێک کە ئێمە لە هەموو هەرێمی کوردستانە ئەچێنرێت سنفی چاکەن و بە کۆمەڵێک ڕێکاری زانستی هاتوون لە ڕووی بەرهەموانێن لە ڕووی توانیان بۆ بەرگریکردن بۆ نەخۆشەکان و بۆ بابەتی وشکە ساڵی و کەم ئاوی و ئەمانە لەبەرەوە ئەتوانم بەڵێم ئەو گەرمایی کە لە هەرێمی کوردستانە هەیە گەرمێکی زۆر چاکە و حکوومەتی عێراقی هیچ گیر و گرفتێکی لەگەڵ یانە هەم لە ڕووی کوالیتیوانی و هەم لە ڕووی برشتەکەیوانێ. کاک جوتیار ئەو گەرمەی کە ئێستا لە هەرێم بەرهەم دەهێنرێت بەشداری دەکات لە پیشەسازی خۆراکی بە تایبەتی ئارد بەتاکید ئەو گەمەی کە حکوومەتی عێراقی وەریەگرێتەوانێ بڵێن ساڵانە ئێسێم پار بڕی 500,000 تەنگ وەکو هەرێمی کوردستان بۆ جیرایوانی سلێمانی 230,000 تەنگ گەنم بۆ جیرایوانی ئەمانە ئەچێتە بڵێ مەطحانەکانەوانێ و دوجار ئەکرێتەوە بە ئارد و دوای تەوزیع ئەکرێتەوە بەسەر هاوڵاتیانە لە ڕێگەی بایەکانەوانێ ئەوەی کە ئەگەر زیاب مێنێتەوانەیە بڵێ هەندێک کارگا هەیە ئێستا ئێمە قەیوانمان هەیە لە پارێزگای سلێمانی کە ئەتوانێت ئەوسا لە قۆناغی ئەوەیە کە دەستکات بە بابەتی بە پیشەسازیکردنی گەنم بە تایبەتی گەرمی خەشن لەسەر بەرهەمهێنانی ماکەرۆنی و سپاگێتی و ساوەر و ئەم بابەتانە گەرمەنانەکەش ئەو بەدەلەوەی کە گەرمی بڵێ دابەشەکرێت بۆ دروستکردنی نان و ئەوانە ئەتوان لە بابەتی بڵین هەویرا بەکار بهێنرێت دروستکردنی هەویر ئەوانە. بەس کاک جوتیار شتێک بۆ من جێگەی پرسیارە ئەگەر گەرمەکەی ئێمە بەم شێوەیە بەم کواڵێتێ باش بێت لە بەرهەمهێنانی ئارد و کۆمەڵی پیشەسازی خۆراکی دیکەدا بۆ گلەی ئەوە دەکرێت کە هەندێک جارم ئاردا بەمانە شەعبیەکەی نانی لێ نایەت بەکەڵکی دۆستکردنی نان نایەت
گرفتەکە لەکوێدایە؟ خۆی لە ڕووی زانستیوانێ عادەتەن کە تۆ شتێک کاتێک گەنم دروستکی بکی بڵێ ئارت دروستکەیتوانە بۆ بەکاری بێنی بۆ مەسەری نان و دروستکردنی مشتەقاتەکانی بقیتە بابەتی پیشەسازیوانێ عادەتەن پشت بەیەک جۆر گەرم نابەستێت بەیەک جۆر سنف بۆچی لەبەرەوەی کەوا ئێمە هەموو جار ئەڵێن مثاڵی ئەڵێن کە پەک قیمەتی غیزایەکەی زیاترە وەک لەوەی کەوا عادێکی سفر بێت لەبەرەوە چەند جۆرێک لە گەنم تێکەڵ ئەکرێت لە ڕێژەی لە 125 تا ڕێژەی 30 لە گەنمی هاوردا کەیش باشێویی ڕسمیەت تێکەڵ ئەکرێت لەگەڵ ئەو گەنمی خۆمانە بۆی کە هەندێک لە کەم و کۆڕی یاخود هەندێک لە نوقسانی ئەگەر هەبێت لە گەنمی خۆمانە ئەو گەنمە بتوانێت ئەو کەم و کۆڕی پڕکاتەوانێ و بتوانێت لە ڕووی پێکاتەوانێ و لە ڕووی کوالیتەکەیوانێ و لە ڕووی بڵین پێزیەکەیوانێ ئەمانە هەر هەمووی بەقوت کات لەبەرەوە ئەو گەنمەی کە ئەکرێ بە ئارت لە بازارەکانە هەیە ئەمە تەنها یەک جۆر سنف نییە یەک جۆر گەنم نییە دوو تا سێ چوار جۆر گەنمێک هەیە تێکەڵاوەکرێت لەگەڵ یەکتریا و ئاماجەگەش ئەوەیەکەوە بتوانن تو هەموو ئەو کەم و کوڕانەی کە هەیە لە سنفێکە بتوان هەمووی ئەوانی تەپڕیکەنەوە بێکەوە بتوان باشترین گەرمی لێ دەرچێت لە ڕووی کوالیتیوانێ ئادی لێ دەرچێت دەتوانرێت ئەم کەم و کورتیە پڕ بکرێتەوە کارێکی قورسە بۆ حکوومەتی عێراقی ئێمە ناکات ینی ئەو گەرمەی کە دەیکا بە ئارت بە شێوەیەک بێت کە وەکو بە ڕێزت ئاماژەی پێ دەکەیت هەموو ماوەدە خۆراکیەکانی تێدا بێت وە گەرمێک بێت بە ئاسانی نانی لێ دروست بکرێت بۆ ئەمە ناکرێت تێچوو زیاتریا چی؟ نەخێت ئەکرێت و حکوومەتی عێراقی خۆی تەوانێ هەموو نزانین ئەوە ستافانی کە لە هەموو عێراقا بەکارهێنرێت سنفێکن جیاوازن مەسەرەن لە ڕووی هەندێک ماسەفاتەوانێ لەواچی بۆ نەسنفی بڵێ گەرمی ئێرە نسبەتی پرۆتینی تایە مەسەرەن 12 بێت گەرمی جنوب نسبەتی پرۆتینەکەی احتیمالی هەیە دەبێت بۆ نمونە لە شوێتی نسبەتی پرۆتینەکەی 4 دەبێت بۆ نمونە ئەمانەیە کە تێکەڵەکرێن تەوازنێک دروستە بێت لە نسبەتی پرۆتین و لە نسبەتی ئەو پێزی کە باسیە یان جەنابەت باست کرد ئەمە وای لێکات بتوانانی ئەو هەموو جۆرە سنفە گەرمانی کە هەیە لە عێراقا بتوان هەموو تێکەڵاو بکەن و دوجار لە مەتخانەکانە بە تێکەڵی ئەکرێت بە ئارد و تۆزی ئەمە بەسەر هاوڵاشە بەڵام بەدەر لەوە عێراق هەر خۆی ساڵانە بڵێ بڕێک لە گەنم لە دەروی وڵات هاوردە ئەکات عادەتەن لە وڵاتەکانی ئوسترالیا و ئۆکرانیا و ئەمانە هاوردەی ئەکات لەگەڵ گەنمی خۆمانە تێکەڵی ئەکات بۆی کە بتوانێت تۆزیەکە بەسەر هاوڵاتیان و بۆ بەرزکردنی ئاستی کواڵیتی ئارت بۆ بەرزکردنی ئاستی کوالیتەکەی باشە کاک جوتیار ئەگەر قسەیەک لەسەر بابەتی پیشەسازی خۆراکی بکەین لە کابینی نوێ وەزارەتی کشتوکاڵ پرۆسەیەکی باشیە بوو لەم بابەتە ئێستا خاوەنی چەند جۆر لە بەرهەمی پیشەسازی خۆراکین و ئەو بەروومانەی کە وەکو جەدوەل و ئەرقام و ئەوانە لای ئێوە هەیە پێویستیمان بە چەند جۆر بەرووبووم هەیە کە لە دەرەوە هاوردە دەکرێت بۆ تەکمیلەی ناوخۆ یان گەشتنی بە ئاستی خۆبژێوی لە تەواوی بەرووبوومەکان. بەڵێ ئێمە خۆشببختانە کابینەی نوۆی حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانم بەڵام یەشێک بلو کابینانی کە باشترین خزمەتی کردو بە کەتی کشتتوکاڵ و وەزارەتی کشتتوکاڵ بە سەرۆکاتی جەنابی وەزیر ینی ئەتوان بڵێم یەکێک بۆ لە وەزیرانەی کە ڕۆڵ و کاریگەریی زۆر باشی هەبووە لە بژانەوەی کەتی کشتتوکاڵ و توانیوێتی ئێمە لە قۆناغێکی زۆر باش هابینی ئێستاکە هەر بۆ زانیاری جەنابتەنۆکو ینی ئەمە لەسەر بابەتی گەنم و کوالیتی گەنم و پێویستی گەنمان لە هەرێمی کوردستانە لە ئاستی پێویستی خۆمان زیاترە ئێستا و ئێمە بەرهەمی جوتیارانمان لەسەر بابەتی گەنم تاقریبان ئەتوان بڵێم ئێمە ئەگەر فرسەت هەبێت و وەبار بڕەخسێت و ئەوانە ئەتوانین لێشی بنێنی دەروی وڵات ینی لە خۆشببختانە لەسەر بابەتی پەلەوەر ئێمە ئاستی خۆبژێ خۆمامان تێپەڕەنوە وەتوانیمانە ئێمە ئێستا لە سلێمانی وەکو پارێزگای سلێمانی ئێمە مانگانە هەر بۆ زێنەری جەنابتان پێویستیمان تقریبان بە 550,000 تەنگەگە بێت ئێمە ئەتوانین 650 دابی بڵین هزار بەرهەم بێنین کە ئەمەوەی کردووە کە بتوانین ئێمە لە پێویستی خۆمان زیاتر بچێتە خوارەوانێ وا ساڵانە ئێمە بڕێکی زۆر لە بەرهەمی پەلەوەری ئەچێتە ناوەڕاست و ئەچێتە باشووری عێراق و لە بازارەکانی ئەوانە ساغە بێتەوانێ بەدەر لەوە ئەنجومەنی وەزیران عەقدێکی کردووە لەگەڵ وڵاتی ئیماراتە بۆ ناردنی 10,000 تەن هەنار
لە هەنگاری هەڵەبجا کە ئەمە لە ڕووی کوالیتی و کوالیتێکی زۆر زۆر باشی هەیە و ئەمەش لە ئێستادا بڵین لە ڕێکارەکانی جێبەجێکردن و ئەوەی کە بتوانین وردەوەردە ئیشاڵا و پرۆسێجە بڵین هەناری ئیمارات بکرێت و توانشمان لە بابەتی هەنگوین و پەتات و ئەمانیان بگەێنە ئاستێکی زۆر باش وە لە ئێستا هێلکە ئێمە هێلکەش گەیشتونێتە ئاستی ئەوەی کە لە پێویستی خۆمان زیاترمان هەیە لە چیدا هەژارین کاک ئێمە ڕاستێکی ئەگە بکو هەژاری یان لانی کەم ئیکتیفای زاتی لە هەندێک بەروبووم ناگاتە ئاستی خۆبژێوی لە بابەتی سەوزەمانەکانە لە ساڵێکە ئەتوانین هەژ مانگ تقریبەن ئێمە پێویستەکانی خۆمان دابین بکەین بۆ بەشێکی زۆریش لێچێتە ناوەڕاست و باشووری عێراق بەڵام بۆی کە تۆزێک نەتوانین بەپی پێویستی خۆمان زۆر دابینکەین لە بابەتی میوەیە تۆزێک لە میوە لەگەڵ هەندێک لە بابەتی مەسەلم برنج و هەندێک پێویستی ڕۆژانە هەیە ئەوانە لە ڕاستەڕاحەتە نەگەیشتونێتەوە ئاسێکە بتوانین پێویستی خۆمان دابی بکەین بەڵام بە شکڵێکی عام ئەتوانم ینی بڵێم ئێمە لە ئێستاش لە ئاستێکی زۆر باشین وەتوانیمانە کە هەنگاوی زۆر باش بنین بۆ پێشقستی کەواتە ئەو بۆچوونە ڕاستە دەوترێت کەرتی کشتتوکاڵ لە هەرێم ڕێڕێی ڕاستی خۆی وەرگتووە بەڵێ ئێستا کەوتە سەرخات و باشە هەم فەلاحێکی زۆر باشمان هەیە کە بە زانستیانە بەرهەم ئەهێنن و ئێمە هەر خەڵکانێکمان هەیە لە کادری کشتتوکاڵی کە ئەتوانن کە بە زانستی هەموو جۆرە بەرهەمەکان بەرهەم بێن ینی ئەمانەوەی کردووە کە ئێمە بتوانین پێشبینیەوەکەین لە ئایندەیەکی نزیکاوە لە چەند ساڵی داهاتوە کشتتوکاڵ بە ئاقارێکی ترا بڕوات بۆ ببێت بە ئەو ئاقارە چیە وڵا هەر پرسیارە کاک جوتیار ینی کەرتی کشتتوکاڵ لە ئایندا دەکاتە چ ئاست و ڕێژەیەک پێشبینی ئەوەکەین کە ئێمە لە چەند ساڵێکی داهاتوە کەرتی کشتتوکاڵ ببێت بە یەکێک لە پاڵپشتە گەورەکانی ئاسایشی خۆراک بۆ ببێت بە یەکێک لە هۆکارەکانی دابی بڵین بەرزکردنەوەی ئاستی ئابووری وڵات لە ڕێگەی ئەوەی کە یەکەم ئێمە خۆمان بەرهەمەکانی خۆمان بەرهەم ئێنین ناوخۆ و ئەبێتە سەبەبی ئەوەی کە کەمترین بەرهەم بۆ پێویستی لە دەروی وڵات هاوردە بکەین و ئەو پارەی لە ناو خۆیان تەعاملی پێوە بکرێت و وەجوتیا سودمەند بێت و وازایدەن بەرهەمی خۆشمان بەناردی دەروی وڵاتکەین هەم یەکەم لە ڕووی ئەبێتە سەبەبی ئەوەی کە اقتصادی وڵات بژانەوە بەخۆی بینێت و دووهەم بەرهەمی خۆمان ئەناسرێت بە هەموو وڵاتانی دەرەوانەیە لە بەرەوەی بن حەزەکەم لێرە شتێک بڵێم بەرهەمی هەرێمی کوردستان ڕەنگە لە هەندێک گومان هەبێت بەڵام من دڵنیاتانەکەم لەوەی کە زۆربەی زۆری بەرهەمەکانمان بەرهەمی زۆر تەندروستن و زۆر باشن و زانستیانە بەرهەم ئەهێنرێت و ئێمە هیوامان وایە کە بتوانین ئەم بەرهەمە جوان و پاکی کە هەمانە وڵاتان پێ ئاشنابن و وڵاتان بتوانن کە وای لێ بکەن کە بەکاری بێن و ببێ بە کاک جوتیارۆک و دوایین پرسیار ئەم جۆر و بڕە بەرهەمەی کە لە هەرێمی کوردستان بەرهەم دەهێنرێت ئێوە چۆن وا دەکەن هەم کێبڕکەی بەرهەمەکانی دەرەوە بکە و هەم لە ناوخۆشدا تەزەخم دروست نکات یعنی ئێمە لە ساڵانی ڕابردوو بابەتی ساغ نەبوونەوەی بەرهەمی جوتیاران یەکێک بوو لە کێشە هەرە سەرەکیەکان ئەمە چۆن ڕێک دەخەن ئەمە هاوکێشەیە چۆن هاوسەنگ دەکەن خۆی ئێمە یەکەم شت دەبێت بەڕاستی عەرز و تەڵەبی خۆمان ینی ڕێکخینەوانەیە باشە چەند پێویستیمان هەیە و چەند بەرهەم ئەهێنین ئەمە یەکەم یەکێکە لە نقطە ئەساسیەکان یەکەم دووهەمینیشان و چۆن بتوانین ئەوەی کە بەرهەمی ئەهێنین بە شکڵێک بێت و بە شێوازێکی زانستی بێت و کوالیتیشی باش بێت بۆی کە بتوانین بینی لێ دەروی وڵات وە تەمان وڵاتان ئەوان کە ئایان ئەگەبانە ئێمە بەرهەمی ئێمە بنێنی لێ دەروی وڵات ئەبێت شانی تەندروستی لەگەڵا بێت و ئەبێت لە ڕووی سەحیەوانی ئەم بەروبوومانە بەروبەیش تەندروست بن ئێمە بێوا لە جوتیار بکەین کە بیلۆ بکاتەوانێ یعنی تەنها ئامانجی ئەوە نەبێت کە بەرهەمەکەی زۆر بێت ئامانجی ئەوە بێت کە بەرهەمەکەی بەرهەمێکی کوالیتی بێت تەندروست بێت هەم بۆی کە لە ناو خۆیان کە خەوڵاتیان بەکارێن بەروبوومێکی باش بێت تەندروست بێت و لە دەری شەوانێ بەروبوومێکی تەندروست بێت و چکە دوجار ئەمە ڕێگایەکە بۆی کە بتوانین ئێمە لێرەیەوانەیە دەرگایەکە بیکەینەوانی بۆی کە بتوانین هەموو بەرهەمەکانی تریاریم کوردستان نەکشتتوکاڵ بوارەکانی تریژایی بتوانین برێ دەروی وڵات. زۆر سپاس بۆ بەڕێز جوتیار خالی جێگری بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی سلێمانی سپاس بۆ ئامادەبوونیت دووبارە بەخێر بێت. سپاس بۆ جەنابیشتان دەستان خۆش بێت. مادوومان کردیت.
سپاس لە خزمەتتان. بینەرانی بەڕێز و خۆشەویستاتەوەێکی دیکە بەنامێکی دیکە شاد و بەختەوە بێن.